هەژدەی مەها یازدانی ئەف ساڵە ژالیەی سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانی بۆ هەڵبژارتنên پەرلەمانی کوردستانی هاتیە دیارکردن. Di demekî da ku hêjî li ser gelek mijaran partiyeketî nakûkin bi taybetî li ser meseleya kursiyên pêkhateyan hêjî rêkeftina dawiyê li ser yasa helbijartina hatiye kirin. Hêjî rêk nekeftine li ser karakirina komisyonê biryar bû bicivin li ser van mijaran hêjî neciviyane. Di vê kêvanê de ji hêjayê kawegerdî endamê beşê helbijartinên mekteba siyasiya partî dipirsin. Hêjayê kawegelek bi xêratiya Kurdistan 24 bizanin partiyeketî dêkhengî bicivin. Ev pirsên heneyên ku heta niha rêkeftina dawiyê li ser nehatiye kirin. Kengî dê rêkeftin hête kirin ku herîkêm komisyonê pêwîstî bi 6 mehan heye ji bo amadekirinê bû helbijartina. زۆر سوپاس مانجی ڕەمەزانتان پیرۆز بێ حقیقەتەن ئێمە تاخیرین لە هەڵبژاردن دەبووە پار هەڵبژاردنمان بکردوە بەڵام برادرانی یەکێتی و لایەنە سیاسیەکان لە مانجی چوار پرۆژە یاسایەکیان ئامادە کرد بۆ هەموارکردنەوە لە نهایەتی ماوەی پەرلەمان و حکوومەت بۆیە هەڵبژاردنەکان دواکەوت بەڵام چیتر قابلی قبول نییە دیسان هەڵبژاردنەکان دوا بکەوێ ئێمە بنەما ئەساسیەکان ڕێک بکەوین لەسەر یاسای هەڵبژاردن ئەوەی تر ئیجراعاتی تەنفیز و شتیوە دەکەوێتە ئەستۆی ئەو کۆمیسیۆنە نوێی کە دادەنرێت بەڵام ئێمە دەبێت یەک شت بزانین هەڵبژار هیچ یاسایەکی هەڵبژاردن لە هەموو دنیا بەدڵی هەموو لایەنۆک و حزبێک و دەنگدەرەکان نابێت تۆ یاسا دەردەچێت فەرموو ئێمە یاسای هەڵبژاردنەکان لە عێراق دەرچوو توانیمان بیگۆڕین هیچ دەبێت خۆتی لەگە بگونجێنی و ئێمە وەک پارتی بە ئەوەی ئاماژەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی ئەمریکی کە ئێمە و پارتی ڕەوتی سەدر یەکەم دوو حزب بووین کە توانیمان لە یاسایەکە تێبگەین یاسا هیچ کاتێک نابردرێ بە مەقاسی پێستی خۆت دەبێت خۆت کەرستەی خاوی خۆت لەگەر یاسایەکە بگونجێنی کەرستەی خاوی خۆت دەنگدەرە بەڵام هیچ یاسایەک 100% هەمووی باش نییە هەمووشی خراپ نییە هەمووی هەڵبژاردنێک خەڵکێک هەیە دەباتەوە خەڵکێک هەیە دەدۆڕێنێ خەڵکێکی شەیە زەرەری پێدەکەوی بەڵێ ئێستا دەستگای هەڵبژاردننی پارتی وێکێتی لەسەر چی ڕێککەوتون و چی ماوە لەسەری ڕێبکەون وەڵی ئەوەی باز بکەم یاسای هەڵبژاردن خۆی لە دوو بەشی سەرەکی پێک دێ بەشەکی ڕێکارەکانە ڕێکارەکان وەک دەنگدان و چێ حەقی هەیە دەنگ بدا و چێ مافی خۆتە کاندیدکردنی هەیە هەتا ئەو ئالەتی دەنگدان لە ڕۆژی دەنگدان ئەمە بەشێکە تەواو بووە بەشەکەی تریش ئەویش 100% تەواو بووە ئەویش کە شێوازی هەڵبژاردنە کە ئێستا کردیتمانە چوار بازنە و 150 کورسیەکان بۆ یەک بازنەی کوردستان و 150 دابەش دەکرێت بەپێی ئاماری عێراقی لەسەر چوار پارێزگا بەشی زۆری تەواو بووە کۆتایەکانیش یعنی ئەوەی ئێمە لەوە بدایەتەوە وتمان بە کۆتایەکان خۆیان بڕیار لەسەر بدەن ئیتر ئەوە بوو لە دو هەفتەی پێشووتر لە پەرلەمان کۆبوونەوەیان کرد بە ئامادەبوونی 23 لایەنی تورکمانی لەگەڵ 16 لایەنی مەسیحی حتا بۆ نمونە 3 مەسیحی لە سلێمانی شات بوون بە کۆی دەنگ لەگە 11 پەرلەمانتارەکەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان کورسیانەیە هەموو دەنجیاندا کە کۆتایەکان بەیەک باز نەبن ئیترمایە ئەوە لە پەرلەمان تەواوی بکەن باشە پارتیوێکەتی کەنگی دجبن لە سەر یەکاڵیکردنەوە وان پرسێنێ دەرهەقی هەڵبژارتنە وەڵا جارێ دیار نییە بەڵێ جارێ دیار نییە کەی بەتەمانە کۆ ببنەوە بەڵام کارەکان زۆربەی تەواو بووە مەسەلەی کۆتاش وتم لە پەرلەمان بەزمە یعنی منەوە یەگەم لێبی جێگر تەوقعی کردیە سکرتێر تەوقعی کردێ بەزمە سەرۆکی پەرلەمانیش تەوقع بکاتن لەبەرەوەی دەبووە ڕێئی کۆتایەکان وەرگرین باشە ددەمەکیدا کویەکێتی پێشینەها یعنی هەن ئەندامێن وان ڕاگەهاندیە و نەدبوو دەما هەلبژارتنان بهێتە دیارکردن پێشی یاسا بهێتە هەموارکردن یعنی خویا دبەک و هێژی ناکۆکی هەنە لەسەر هەموارکردنا یاسایێ و بەڤی ڕەنگ و داری بەڤی دەست و داری
مرۆڤ دکارە فام بکە دیسا هەڵبژارتنên پەرلەمانê کوردستانê dê dema wan bihêta paş daxistin بەحقیقەت وڵات ئەوها بەڕێوە ناچێ یعنی تۆ یاسایەک دابنەی پەرلەمانت هەیە پەرلەمان دەنجی دەتوانی پێ بدا خۆ ئێمە وەک پارتی ئێمە لیستی زۆرینەیە لە پەرلەمان دەتوانین یاسایەکەی بەڕێوە ببین و دەریش بچێنین بەڵام پێمان خۆشە ئێمە هەموو ینی سازانێک لە مابینی یەک بکەین لەسەر بڕیاری جەنابی سەرۆک کە پار بڕیاریدا سازان بکەین پێکەوە دانیشتینە بەڵام کە سەرۆکی هەرێم کە وادەی هەڵبژاردن دادەنێ حیساب لە بۆ کۆمیسیۆن دەکات کۆمیسیۆن چەند مانجی پێویستە تا هەڵبژاردن بکرێ ئێمە ناتوانین هەڵبژاردن بگۆڕین یان ڕۆژەکەی بگۆڕین یا مانگەکەی یان ساڵەکەی بگۆڕین لەبەر کێشەی مؤتەمەری حزبێک یان لەبەر کۆنگرێ حزبێک ئەمە وڵات بۆ حزبێک بەڕێوە ناچێت ئێوە دوایی ئێمە حکوومەت ئێستا عایدی ئێمەیە سبێنێ هەر گلەی و گازاندەک بکرێ لە پارتی دەکرێ لە هیچ حزبێکیکە ناکرێ بۆیە تکایە چیتر با کات بە فێڕۆ نەدەین لەبەرەوەی هەموو دنیا دەبێ ئەمە و سەر هەڵبژاردن بکرێ لە کات و ساتی خۆی بەڵێ بەڕێز کاوە گەردی سەرۆکی دەستگای هەڵبژاردنی یەکێتی ئەڵێت پرسمان پێ نەکراوە کە وادەی هەڵبژاردن دیاری کراوە نە کۆمیسیۆن کارا کراوەتەوە نە هەڵبژاردن وادەکەشی بەسەر چووە چەند پرسێک ماون بە چارەسەر نەکرایی ماونەتەوە دەڵێت کە ئەوانە بە چارەسەر نەکرایی ماونەتەوە وادەی هەڵبژاردنیش دیاری بکرێ هەڵبژاردن چۆن نەکرێت دیارە ئەم برادرە ئاگای لە مووقفی حزبی خۆشی نییە لە هەموارد لە بەکاربوونەوەی کۆمیسیۆنی کوردستان یەکێتی داوا دەکات یاسا و کۆمیسیۆن هەردووچیان لە یەک کاتدا هەموار بکرێنەوە حتا دەست بە ئیشی بکرێنەوە لەبەرەوەی ئێمە پێشتر زۆر جار داوامان کرد کاکە کۆمیسیۆن زیاتر تەنفیزیە با ئیشی خۆیان بکەن با ڕاهێنانی خۆیان بکەن با خۆیان ئامادە بکەن ئەوان لە بدایەتەوە داوای ویان کردیە کە یا هەموارکردنی یاسا و دەست بەکاربوونەوەی کۆمیسیۆن و ئەوە پێکەوە بە یەک پاکێج بکەن هێژای گەردی ئەم کورد بێژین لە هیچ دنیا نییە بەڵێ ببوورە ئاخفتنا خۆ تەماند بەڵێ دووز یعنی لە دنیادا نییە تو سەرۆکی هەرێم بێ لەوانەیە وت و وێژ بکە بەڵام ئەو سیاسەتی وڵات بەڕێوە دەباتن ئەو ئەرکەکەی لەسرە و پار ساڵیش وادەی دیاری کرد و هەڵبژاردنیان نەکرد بۆیە تکایە با وڵات چی دیکە بەرەو ئاخارەکی کە نەبین هەڵبژاردن سبینێ ئێستا ئەم یاسایە سبینێ بستە هەتا بستێتە دەنگدان سەتا نەوەتی بەپێی ئەو پرۆژە هەموارەی کە هەرچ هەموو حیزبەکان تەقدیمیان کردیە هەمووی جێ کرایتەوە ئیتر چ دەمینێ هێژای گەردی بە کورتیش کەرەماخۆ چاوە بێژن وەها تێدیتن بڕانگێکش ڕەنگان دەهێتە شرۆڤەکردن کە بڤی دەستورداری هەڵبژارتن ناهێت نەکردن و شەڕەزایەکی دووارێ هەڵبژارتناندا بڕاستیژی هەڵبژارتن دەهێنەکردن بەحسێکی دژی هەیەت بێژن ممکنە پارتی تنێ لە هەولێر و دهوکی هەڵبژارتنە بکات چ ڕاستیەک بۆ vê heye کاتی خۆی ئەگەر شتێکتان بەبیر بێنمەوە لە 2005 لە هەڵبژاردنەکانی عێراق سونە بەشداری نەکرد سونە لە هەموو عێراق بایکۆتی کرد بەڵام چ گۆڕە لە واقع خۆیان زەرەریان کرد هەر کەسێک کە بەشداری نەکا یەکەم جار خۆی زرەر دەکا خۆ هەڵبژاردن بۆ تاکە حزبێک و تاکەلایەنێک ناکرێ دەبێت ئێمە ڕێز لە هاوڵاتی خۆمان بگرین بەوانەی کە حەزیان لێ دەنگ بدەن دەنگ نەدەن حەقی خۆیانە مافی خۆیانە بۆیە هیچ کاتێک نابێ هەڵبژاردن لە بەلایەنێک لە کات و ساتی خۆیدا نەکرێت بەڵێ بەڕێز کاوەگەردی ئەندامی بەشی هەڵبژاردنی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ شرۆفە و بەشداریتان گەلێک سپاس